مردووی زیندوو یان دزی ئەدەبی. ڕۆمانی مردووی زیندوو یان دزی ئەدەبی نووسینی هێنری تروایە، وەرگێڕانی حەمەکەریم عارف. ئۆتونبێلەکە پێی بەبان زیندانە بە زەحمەت خۆی لە چەند ڕۆژنامەنووسێکی کونجکاو لادا. بەدەم زیڕەی تیژی ئستۆپەوە لەبەر دەرگاوەستا. من سێ ئەوەندەی کرێەکەی خۆیم دایە و بەپە لە دابەزیم و خۆمگەیاندا سەر شۆستەکە. سێ چوار ڕۆژنامەوان یەکسەر دەوریان گرتم و پرسیار بارانیان کردم. مسیۆ سوربیا، وەکو براوەی خەڵاتەکە هەز بە چی دەکەیت؟ مسیۆ سوربیا، دەتوانی بۆ لاپەڕەیەکی سبەی نێوتارێکمان بدەیتێ؟ هەرکە پێم نایە ناوهۆڵی فرۆشەوە جەماوەرێکی زۆر بە هوراکێشانەوە پێشوازی کردم. ئەم هۆڵم نەدەناسی. هۆڵەکە دیوار، پەنجەرە یا پارکێتی نەبوو، بەڵکو لە ڕوخسار دەست، لاق و کامێرا دروستکرا بوو. ئاپۆڕایەکی بەشەری بە چاوانی بێشومار و بزەی فراوانەوە لە بەردەمدا وەستا بوو. ڕێک لەو پەردانە دەچوو کە لە خەودا دەمانبینی. ترسیان دەخستە دڵمەوە و هەرکا دەجوڵامەوە لە چاوون دەبوو. ئەمانە کێن؟ بۆچی زەحمەتیان کێشا و هاتوون؟ تۆ بڵی لەبەر خاتری من هاتبن؟ ئایا هەر بۆ ئەوە هاتوون کە بەخت و یەخباڵی من ستایش بکەن و ئەم هەواڵە بڵاو بکەنەوە؟ هەندێک چووبوونە سەر پێشخوانەکە، هەندێکی دی چووبوونە قەراق پەنجەرەکان. تیشکێکی تند و سپی کوێری کردم. نەخێت، بوو بە دوو بە سێ وێنەگرەکان یەک لەسەر یەک وێنەیان دەگرتم. پریۆر دەستی گرتم، قژی لول و بەخۆشی و شادی و خەندان بەدەمە لاڵێکێوە وتی: سوربیەگیان، گیانەکەم. لە باوشی گرتم، پاشان جستەیەکی کەتەی خڕی لەو ڕازاوە بەرەو من غڵ بوو و دەنگێک لە گوێمدا زرینگایەوە. هیپ بەڕاستی مای شانازیە. من هەمیشە ئەوم وتووە ئەوەندە شەکەت و ماندوم دەڵێی با پێڵاوی سەماوە بە هیمالایەدا سەرکەوتوم. حەقیقەتەکەش هەر ئەوەیە کە بە هیمالایەدا سەرکەوتوم. هیپ چ ڕۆژێکە تا 2 سات کارم بۆت کرد. دایکە هیپ بەدەم بزەیەکی دزێەوە لێم هاتە پێشەوە. بواسیر ئەوی لادایە لاوە، بە چاوانی ڕوندکبارەوە هاتە پێشەوە وتی: ئافرین، گیانە دەستخۆش. بواسیر کەوتە نێوان پاڵەپەستۆی شانی پانی دوو پەیامنێری بەهێزە و بورایەوە. دەنگێک هاواری کرد: پێشکەشنامە بنووسە. یەک دنیا کتێب بەسەرسەری ئامادەبووانەوە، وەکو شەپۆلی دەریا شەپۆلی بەرز و سپی بەرەو من هات تا بۆیان ئیمزا بکەم. ئاپۆڕای خەڵکەکە بە جۆش و خڕۆشەوە منیان بەرەو کەنار ڕادەدا. بەرزیان دەکردمەوە، پێیان پێدا دەنام. بەڕاست و بە چەپدا کتێبەکانم لەسەر شان و پشت و سمتی ئەو کەسانەی کە لە بەردەممدا بوون ئیمزا دەکرد. لە کاتێکرا شپرزە بوو بووم و هانکەم پێکەوت بوو. هەر فلاش بوو لە ڕاست و لە چەپەوە لەسەر و لە خوارەوە بلاچەی دەدا و خەڵکەکە تێکڕا و پێکەوە بەناوبانگیان دەکردم. هێشتا لە ئیمزاکردن نەبوو بوومەوە کە دوو پەیامنێری ڕادیۆ و مایکێکیان لە بەردەمم نزیک کردەوە. ژەنابی سوربیا، چەند پڤێکمان بۆ ڕادیۆی گالیا بۆ بڵێ. وتم من هیچم پێ نییە بیڵم. معقولە نووسەری خەزەر هیچی پێ نەبێ بۆ وتن؟ گوێدێڕانی ڕادیۆکەمان هەرگیز باوەڕ بەم قسەیە ناکەن. پەیامنێری ڕادیۆکە چقەنەیەکی لێدا. منیش لە لای خۆمەوە چەند ڕستەیەکی گونگ و فام نەکریم دا بەسەر یەکدا. خۆشحاڵم، هەڵبەتە چاوەڕوانی ئەمە نەبوو. دڵخۆش و سەربەرزم بەمەی کە دەستەی دادوەران ئەم شەرەفەیان بە من بەخشیوە. تیشکی سپی و ڕاستەوخۆی بلاجکتۆرێک بەسەر سەرمەوە گیرسایەوە. ڤیدیۆیەک دەگرین. قوربان کەمێک سەرتان خوار بگرە، نوکی پێتان بەرەدواوە، بزە بکە. نەنا، تکایە بزەیەکی هەندێک پان. ئەوها زۆر باشە. فلیم سازە خەبەریەکە لەسەر تەپڵەکێک دانیشت بوو. چەند نیگار کێشێکی کاریکاتۆری با پشتی چەماوە لە نزیکی ئەوە بوون و با قەڵەم ڕەساسەکانیان هەڕەشیان لێ دەکردن. جەنابی سوربیا، 1 دقیقە مەجوڵە، با سکێچێکت بکێشم. جەنابی سوربیا، با منیش گرتەیەکت لێ بگرم. منیش ڕێگەم دەدەی پەنجەمۆرێکت وەربگرم و بۆ ڕۆژنامەی ئەکسلسیوری شی بکەمەوە. جادوگەرێکی سوور و ڕەش بە توندی دەستی گرتم و توننای بە سەرکاغەزێکی سپیوە. ڕێگەم لێ نەگرت. ئیدی مڵکی خۆم نەبووم، وەکو چەشەیەک ئیدی سەر بەم ئاپۆڕا چاوچنۆک برسی و دڕندەیە بووم. یەک زنجیرە ڕستە و پەیڤین
ناتەواو وەکو زەنگۆڵە لە مشکمدا دەزرنگایەوە. خەڵاتی موپاسانم بەدەستهێنا و هەموو ئەم ئاپۆرایە بە سەرکەوتنەکەی من خۆشحاڵن و هەمویان خۆشیان دەوێم و منیش هەمویانم خۆش دەوێ. کاتێ پریۆر بینی خەریکە لەنێو ئەم ئاپۆرایەدا نوقم دەبم دڕی بە خەڵکەکەدا لەگەڵ خۆیدا بۆ ئۆفیسەکەی خۆی بردم. بەدەم ڕێگاوە لە دوا هەواڵ ئاگاداری کردم. کوڕی خۆم من هیچ سەر لە مەسەلەکە دەرناکەم. لە هەوڵی دەنگدانەکەدا تۆ 5 دەنگت هێنا و کوانیاش 5 دەنگ و باقی دەنگەکان بەسەر ڕکابەرەکانی ئێوەدا دابەش بوون. لە کۆبوونەوەی دووەمدا دەنگەکانی تۆ بوون بە 6 دەنگ. لا کۆبوونەوەی سێهەمدا دەنگی تۆ بوو بە 10 دەنگ بەرامبەر بە 5 دەنگ. پشتیوانی سەرەکی تۆ کەسێک بوو بە ناوی کارمەندێکی وەشانخانەکە. دەست بەسین بەزاری کراوە کراسێکی قاوەیەوە هاتە سەر ڕێگەمان وتی هیچ کتێبێکی یەدەگمان لە ئەمارەکە نەماوە. لە زەرفی 1 سەعاتدا گسکیان لێدا وەجبەی تازە تا شەوێ ناگاتە دەستمان. پەریۆروتی هەموو داواکان قبول بکەن، هەڵبەتە لە پێشا داوای کتێبفرۆشەکانی پاریس جێبەجێ بکەن، یانی کتێبەکان هەوڵجار بەسەر کتێبفرۆشەکانی پاریسدا دابش بکەن، پاشان بەسەر کتێبفرۆشەکانی دیدا دابەشی بکەن. لە ئۆفیسەکەی پریۆردا خۆمدا بە کۆڵی قەنەفەیەکدا چاوەکانم نوقاند. ئەوەندە خۆشحاڵ بووم خەریک و لە خۆشییا ببوورێمەوە. با پچڕ پچڕی وتم دەبێت سوزان ئاگدار بکەمەوە. لەکوێیە نازانم. چەند پارچە نەوارێکی بانگەشەیی لەسەر فەرشەکە کەوتبوو. خەڵاتی موپاسان، خەڵاتی موپاسان، خەڵاتی موپاسان. هەرکە لەسەر قەنەفەکە دانیشتم و دانەنیشتم لە پڕ دەرگاکرایەوە. کۆمەڵێک خەڵکی لە دەرگاکەوە هێرشیان هێنا. کۆمەڵێک سەر لە ناو چوارچەوەی دەرگاکەدا دەرکەوتن. پریۆر تووڕە و لە هەمان کاتدا خۆشحاڵوتی دیسان هاتنەوە. جا من بۆ ئەوەی ئەم قەرباڵغیا لە کۆڵخۆم بکەمەوە وعدەی دیدارم دانێ و بەڵێنمدا 3 وتار بنووسم. سرم بە گێژەوە دەچوو، لاقم دابوویە ئازار. تیشک و ڕووناکی چاومیان هێنا بۆ خورو. بوتڵە شامپانیا هەڵپچڕان، پیاڵە و پەرداخمان لێک دەدا. ڕەفتارم هێواش و باپارێز بوو. شامپانیاکەم پێداڕژا، سارد و لەزەت بەخش بوو. حەزم دەکرد کەس نەبینم، خۆم لە پەنایەک بنەم و لا ڕێگەی تەڵسم و جادووەوە خۆم لە لای سوزان ببینمەوە. لە ناکاوە هاوارێکی بەرز هاتە گوێ. جاک، سوزان لا بەرامبەرمدا بوو، دەگریا، پێدەکەنی، باوەشی پێدا دەکردم. دیسان شەوق و ڕووناکێکی سپی و تون تا ئاستی چاوم بەرز بووە. پێم وت چۆن بە هەواڵەکەت زانی؟ لە لای کڵاوفرۆشەکە بووم، لە ڕادیۆ گوێی لێبوو بوو. ئۆه جاک، ئەمە مەحاڵە، ڕاز نییە، باوەڕ ناکەم. هەموو پێکەوە قسە دەکەن. سوزان خۆشەویستی و شانازی خۆی بە دەنگی بەرز بۆ دەردەبڕیم. پریۆر شانازی پێوە دەکردم. پێشنیازی گرێبەستی زۆر گەورە و سەیری بۆ دەکردم و دنیایەک بروسکەی پیرۆزبایی پیشان دەدام. دایکە هیب بۆ جاری دەیەم دووباری کردەوە کە چۆن بەسەر سەختی و ئینادی دەستی دادوەراندا زاڵ بوو و هێناو نیەتە ڕەدا. خوێنم بوو بە ئاو، گیانم دەرچوو، بەڵام باش بوو. ئەنجام ئەم مەخسەرانم هێنایە سەرچۆک. نا، سوپاسم مەکە. ئەگەر پێویستی بکردایە خۆم دەخستە ژێر قیتارەوە بۆ ئەوەی نووسەرە تازەکارەکەمان براوە بێ. ئەمە زۆر ئاساییە. بواسیر نووسەرێکی بیانی پێناساندم کە دەویست کتێبەکەم بۆ سەرزمانی خۆیان وەرگێڕە. لە ناکاوە لە جەرگەی ئەو قەرباڵغیەوە لا هەڕەتی ئەم سەرکەوتنەدا لە دوورەوە پیاوێکی کورتەباڵا ڕەش و لەڕ و لاواز بەدی کرد کە هێدی و بە شەرمەوە بەرەو جەم من دەهات. بابم بوو، سۆز و گوداز، ڕوخساری گۆڕی بوو، چاوانی لە ڕوندگدا هەڵکشابوون، چرچ و لۆچەکانی دەموچاوی قوڵتر ببوون. بەڕاست و بەچەبدا سەری ڕێز و نەوازشی بۆ ئەو خەڵکە نەناسەدا دەنەواند کە دەوری کوڕەکەیاندا بوو. هەڵبەتە خەڵکانی دیار و گەورە بوون. بەدەمە لاڵێکەوە دەیگوت بەڕێزینا ببورن. بەرەو پیری چووم، باوەشم پێدا کرد. سەرینا بە بەرۆکمەوە و لە بنلێوانەوە وتی کوڕەکەم لە بانک بە هەواڵەکەم زانی، بەڕێوەبەر مۆڵەتی دامێکە بێم. زۆر میهرەبان بوو. وتی لە ڕۆژێکی وا گرنگدا نابێ من کار بکەم. ئەمە ڕۆژێکی دەگمەنە، لە کەیف و خۆشیاندا دڵم یەشێت. لە جێگای خۆم دامنا. ئەو بە دەنگێکی زۆر میهرەبان و پرسۆزی پیرەمێردێکەوە لەسەری ڕۆی. جاکەچ کۆلەکەی من، تۆ هێشتا هەر جاکەچ کۆلەکەی منیت، وانە؟ ئەمانە تۆیان بە یەکجارێکی لە من نەنەست. ئەمانە تۆیان بە یەکجارێکی لە من نەسەندووە، ها؟ تۆیان نەگۆڕیوە. کاتێک کە من لە چاپکردنی ئەم کتێبە دەترسام، بەڕاستی هەڵە بووم. پیرەمێردێکی خەرەفی و بووم، کەسێکی دووربین نەبووم.
خۆزگە دایکت لە ژیانە بواە جاکی بچوو چ شانازێکی گەورەیە کە ناوی تۆ و ناوی هەمومان لە هەموو شوێنێکدا هەیە پارەیەکی زۆرت دێتە دەست پەیوەندێکی زۆر دروست دەکەیت ئاشنایانێکی زۆر پەیدا دەکەیت بڕوانە ئەم هەموو بەڕێزەی کە دەوریان گرتوویت حەز دەکەی بەوانت بناسێنم بە ترسێکی خاکیانەوە وتی نا ڕۆژنامە نووسەکان دەوریان داین و کەوتنەوەی نەگرتنمان بابم بە ترسەوە لە جێی خۆی ڕاپڕی وتی ئەمە چییە؟ یەکێک هاواری کرد ئەمە وێنەیەکی یادگاریە بنووسە باوک و کوڕ خێزانێکی زۆر بەختیار بابم بە دەنگی بەرزوتی ئۆ هەم بێزار و هەم خۆشحاڵ بوو تەوقەم لەگەڵ پریور بواسیر وێنەگرەکان و تایپەستەکاندا کردووتی بەڕێزینە سوپاستان دەکەم سایە و لوتفتان کەم نەبێ بەڕێزینە ئەم پێشوازیە گەرمەی ئێوە لەبیر ناکەم دایە هیب کە میهرەبانی و خۆشەویستی لێدەباری قسەی خۆشی دەکرد هیب لە خۆشیە هەناسەم سوار بووە باب و کوڕ و باب ئەم قارەمانانەی من هەست و سۆزێکی مرۆڤانی هەیە جەنابی سووربیەی باوک کوا دەستت بێنە با تەوقە بکەین بیرم نەماوە کە دوای ئەوە چی ڕوویدا ئیدی هەمووان ڕۆژنامەوانان وێنەگران فیلم سازان بەرەبەرە بڵاویان لێ کرد و پاشماوە پارچە کاغەز قونکەجگەرە بلیتی پاسیان لە دوای خۆیان بەجێهێش تەنیا دۆستان و نزیکانمانەوە نزیکەی 30 کەسێک دەبوون کاپریۆر هەر هەمویانی بۆ ئێوارەخوانێکی تێر و تەسەل لە ڕیستۆرانتێکی نزیکی هاڵ گەڕێکێکی ناوەندی پاریسە دەعوت کرد و بە ئۆتۆمبیل بۆ ئەوێندەری بردین ماوەیەکی کەم بوو بۆ ماڵ گەڕابووینەوە بەرگەی ئەو هەموو خۆشیەم نەدەگرت هیچی ترم نەدەویست سرم گێژ و کاسە دەستم بەسەر قەڵەمەکەمەوە خاو دەبێتەوە چۆن دەتوانم 6 وتار بۆ سبەی بنووسم